مامۆستایان هۆشداری دەدەن لە پەخستنی پرۆسەی خوێندن لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان. وتەبێژی حکوومەتی هەرێمیش داوا لە مامۆستایان دەکات ڕەچاوی باردۆخی ئێستای حکوومەتی هەرێم بکەن، هەڵوێستێک نەنوێنن کە زیانی بۆ فێرخوازان هەبێت. سەفین دزەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێم سەرجەم داواکاریەکانی مامۆستایان بە هەند وەردەگرێت و کەم تەرخەمی ناکات، بەڵام پێویستە مامۆستایانیش ڕەچاوی باردۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەن. حکوومەتیش ئەو داواکاریان بە هەند وەردەگری و ئیشی لەسەر دەکات و ئەوەی لە ئیمکان بیتن بێگومان کەم تەرخەمی ناکاتن. ڕاستە مامۆستایان پەروەردەکاری تاچی ئەو وڵاتەنە، بەڵام لە هەمان کاتیش پێشمەرگەمان هەیە، ئاسایشمان هەیە، لە هەمان کات فەرمانبەرانی تریش هەیە. هەموو توێژێک مافی خۆیتی کە خەمخۆری خۆی بیتن، یانیش سندیکاکان خەمخۆری ئەوان بن. پێنجشەمەی ڕابردوو مەکتەبی تەنفیزی یەکێتی مامۆستایان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە، داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد هەتاکو یەکینۆ ئەگەر چاو بە سیستەمی پاشەکەوتکردنی مامۆستایان نەخشێنێتەوە و مانگانە لە کاتی خۆی موچەکانیان بۆ دابین نەکات، ئەوە هەڵوێستی توندیان دەبێت. جێگری سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانیش ئاشکرای دەکات ئەوان تا ئێستا لەسەر هەڵوێستەکەی خۆیان سوورن. لە یەکین و ئەگەر بێت و حکومەت گۆڕانکاری نەکاتن و بەدەم ئەم داوای یەکێتی مامۆستایان نێتن، ئەوە ئێمە هەڵوێستی تر ئەگرینە بەر، ئالێتی تر ئەگرینە بەر لە دوای یەکینۆ یارە مەکتەبی سکرتاریەت دەستکراوە دەبێتن، مەکتەبی تەنفیزی سەلاحەتی داوەکە، هەرچی ئیزراعات هەیە، هەرچی ڕێگا و شوێنی تونت هەیە بگرێتە بەر بۆی کە ببێتە فشارێکی تونتر لەسەر حکوومەت. لەلایەکی تریشەوە سەفین دزەی سەبارەت بەو لێدوانەی کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو بڵاو بووە ڕایگەاندبوو ئەگەر هەر مامۆستایەک 30 ڕۆژ دەوام نەکات فەسڵ دەکرێت. گوتی ئەوە قسەی من نییە، بەڵکو بەپێی یاسا دیاری کراوە، نەک تەنها مامۆستا بەڵکو هەر فەرمانبەرێک بۆ ماوەی 30 ڕۆژ داوام نەکات فەسڵ دەکرێت. سەلاحیەتی فەسڵکردن نە لە دەست منە و لە دەست کەسیش ترە. یاسا ڕێنمایی ڕێگای دانایە بە شێوەک قانونی خزمەی مۆزەفین هەیە، لەسەر ئەو بنەمایە ڕەفتار دەکرێتن. ئەو مامۆستا بەڕێزان ئەگەر بیر لە چوونە دەرەوە بکەن یا دەتوانن مۆڵەتی درێژخایەن وەربگرن کە ئێستا بووە بە 5 ساڵ، یا ئەوەیە دەست لە کار کێشانەوەی خۆیان ڕابگەینن، یانیش ئەگەر هاتوو نەک تەنها مامۆستا هەر فەرمانبەرێک بە پێی ڕێنماییەکان 30 ڕۆژ غیابی هەبیتن بەدەست لە کار کێشاوە هەژمار دەکرێت. تا دێت پرۆسەی پەروەدە و گوزەرانی مامۆستایان بەرەو خراپبوون دەڕوات. مامۆستایان و ژمارەیەک لە بەرپرسانی پەروەردەش هۆشداری دەدەنە حکوومەت و وەزارەتی پەروەردە ئەگەر بارودۆخی مامۆستایان بەم شێوەیە بێت ئەوە پرۆسەکە لە ساڵی خوێندنی تازە لە بەردەم هەڕەشەی ڕاگرتندا دەبێت و هەزاران خوێندکار لە خوێندن بێبەش دەبن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.